بارانێکی بەهێز هەرێمی کوردستانی گرتووەتەوە و لە چەندین ناوچەش لافاو دروست بووە. بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوەیەکان سڵاوتان لێ بێت. ماوەی چەند ڕۆژێکە شەپۆڵێکی بەهێزی بارانبارین ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە و بەهۆیەوەش لە چەندین شوێن لافاو دروست بووە. ئەم لافاوەش وای کردووە هەم زیانی گیانی هەبێتن هەمیش زیانی مادی. بەڵام خۆشبەختانە لە سنووری پارێزگای هەولێر هیچ کۆبوونەوەیەکی ئاو ڕووی نەداوە و هاوکات هیچ ڕووداوێکی سروشتی لە ئارادا نییە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی ڕێڕەوێکی بەهێزی ئاو لە شاری هەولێر دروست کراوە. بۆ نمونە من کە ئێستا ینی لە کۆڕنیشی هەولێرم، ئێرە بە کۆڕنیشی هەولێر ناوی دەرکردووە. ساڵانە لێرەدا بەهۆی بارانبارینەوە لە ئاوێکی زۆر کۆدەبەوە وای دەکرد زیان بەر ئەو ماڵانە بکەوێت کە لە نزیکی کۆڕنیشی هەولێرن و ئاو بچێتە نێو ماڵەکانیان. بەڵام ئەم ساڵ هیچ ڕووداوێکی سروشتی ڕووی نەداوە، ئاو نەچوەتە نێو هیچ ماڵێک و سەر ئێشە و کێشەی بۆ هیچ هاوڵاتیەک خانەوادەیەک لە شاری هەولێر دروست نەکردووە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە کۆڕنیشی شاری هەولێر ڕێڕەوێکی پتە و بەهێزی نوێی ئاو دروست کراوە و هاوکات حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگای هەولێر پلانێکی استراتیژی تۆکمەیان بۆ شاری هەولێر داناوە بۆ ئەوەی دوور بێت لە هەموو جۆرە ڕووداوێکی سروشتی. و ماوەی نزیکەی مانگێکیش دەبێت تیمەکانی پارێزگای هەولێر بە چڕی سەرقاڵی پاکردنەوەی زێراب و منهۆڵەکانن. ئەمەش بەهۆی ئەوەی کە ئاگدار بوون یاخود بڵێم کەژناسی لە پێشبینیەکانی داباسی لەوە دەکرد کە لە نێو مانگی 12 شەپۆڵێکی بەهێزی بارانبارین هەرێمی کوردستانی دەگرێتەوە. ئاوکات لە ئێستادا ئەو ڕێڕەوە بەهێزەی کە ئەو ڕێڕەوە پتە و نوێیەی ئەو پرۆژە نوێی حکوومەتی هەرێمی کوردستانی ینی کە بۆ کۆڕنیشی هەولێری کردووە، ئاوای کردووە ئاو کۆ نەبێتەوە و نەچێتە نێو ماڵان و هاوکات تەواوی منهۆڵ و زێرابەکان لەلایەن تیمەکانی پارێزگای هەولێرەوە پاک کراوەتەوە. جگەل لەمەش لە دەوروبەری شاری هەولێر ژمارەیەک پۆند دروست کراون، لەم پۆندانە ئاو کۆ دەبێتەوە و ئەمەش وای کردووە کە ئاو نەچێتە نێو ماڵان و لە نێو گەڕک و کۆڵانەکانی شاری هەولێر هیچ ڕووداوێکی سروشتی نەخوازرا و ڕوونەدات. ئەوەی کاتجێی باسە ماوەی نزیکەی هەفتەیەک دەبێتن شەپۆڵێکی یەکجار بەهێزی بارانبارین هەرێمی کوردستانی گرتووەتەوە. ئەمەش وای کردووە لە ئێستادا لە چەندین ناوچەی جیاواز لە هەرێمی کوردستان ڕووداوی سروشتی بێتە ئاراوەوە لە چەندین شوێن لافاو ڕوویداوە و هاوکات زیانی گیانی هەیە و زیانی مادیشی هەیە، زیانە مادیەکەی یەکجار زۆرە. بەڵام خۆشبەختانە لە سنووری پارێزگای هەولێر هیچ ڕووداوێکی سروشتی نەخوازرا و ڕووی نەداوە.